سلااو لە ئێوە تەواوی بینەرانی ئازیزمان بێت لە هەرجێگەیەکەوە بینەرمانن سلااوێکی جوانتان لێبێت و بەیانیتان باش بێت بە هیوام هەموو لایەکتان زۆر باش و تەندروست بن دیارە بێگومان هەمووان ئەزانین مانگی ئۆکتۆبەر با مانگی هۆشیاری شێرپەنجەی مەمەک دەستنیشان کراوە هەڵبەت لە سەرانسەری گیان و هەرێمی کوردستانە بە ئەنجامدانی دەیان چالاکی جۆرا و جۆر بۆ هۆشیارکردنەوەی زیاتری خانمان و لەم نێوەندەیە ڕەنگە پیاوانیش ئەو هۆشیاریان هەبێت بۆ ئەوەی ڕوبەڕووی نەخۆشیەکە نەبنەوە بێگومان بیرۆکەی ئەم با بڵێن مانگش مانگی ئۆکتۆبەر کە بە مانگی پەمەیی ناسرا ئۆکتۆبەری پەمەیی لەو سەرچاوی گرتووە کە ئەگەڕێتەوە بۆ 35 ساڵ لەمەوبەر لە ئەمریکا کە پرۆژێکی هاوبەش بووە لەلایەن ڕێکخراوەکان و دەستگاکانی حکوومەتی تایبەت بە ئەمریکا و لایەنە ئۆرگانەکانی تەندروستی ئەمریکا پرۆژێکی هاوبەشیان کردووە و بیرۆکی دیاریکردنی مانگی ئۆکتۆبەریان دەستنیشان کراوە دروشمی ئەم ساڵ دروشمێکی زۆر تایبەتە زەنگێکی ئاگادارکردنەوەی بۆ خانمان کە ئەوترێت بە یەک پشکنین هەموو ژیانت ئەگۆڕێت بۆیە گرنگە هەمووان با بڵین بە خۆشم و هەموو خانمان بتوانین ئەو لایەنی هۆشیاریەمان هەبێت و پشکنینی پێشوەختە ئەنجام بین بۆ ئەوەی ڕوبەڕووی نەخۆشیەکە نەبینەوە خۆشبەختانە وەکۆی کە باسم کرد سیمیناری جۆرا و جۆر لێرە و لەوێ ئەنجامەدرێت لە شاری پزیشکی ئەنوەر شێخە سیمیناری مانگی هۆشیاری شێرپەنجەی مەمەک بەڕێوە دەچێت دیارەوە کە ئەبینن لا پشتی منەوە ئێستا سیمینارەکە دەست پێ کردووە دوو پزیشکی پسپۆر لێرە با بڵێن دەیان زانیاری گرنگ و نوێ ئەبەخشن بۆ ئامادەبوانی لێرن ئامادەبوانیش خانمان ئەتوانن بێ بەرامبەر پشکنینەکان ئەنجام بن دکتۆرە نارین نەوزاد کە بەڕێزیان پزیشکی پسپۆرت لا تیشک و سۆنەر بە خۆشحاڵیەوە هەندێک زانیاری بە ئێمە و بینەرانی خۆشەویست دەبەخشێ دکتۆرە گیان ئەگەر بفەرمیتە لای ئێمە سلااوت لێبێت تۆم کاتت باش بێ هەر با سەرەتا لەوە دەست پێ بکەم مانگی ئۆکتۆبەر بە مانگی هۆشیاری شێرپەنجەی مەمەک ناسراوە سەرەتا پێم بڵێ لێرە و چی بە خانمان ئەڵێیت بەیانیتان باش و بەیانی بینەرانتان باش ڕاستیەکەی ئێمە دایمە بە نەخۆشەکان ئەڵێنیان خانمان بە عام شەرت نییە نەخۆش بن ئەڵێن مەترسن خۆتان بپشکنن وەرن بەرەو پیری ئەم ئیشەوە بەرەو پیری ئەم نەخۆشیەوە مەترسن هەتا لە مەرحەلەیەکی زووتر دەستنیشان بکرێ بە ئاسانتر سەیطەراکرێ بەسەریا و بێگومان ژیانی خۆی و خێزانیشی ڕزگارەکە لەم مانگەیە دەیان چالاکی جۆرا و جۆر بەڕێواچێت ئەم سیمینارە تا چەندە زەنگێکی ئاگادارکردنەوەی بۆ خانمان بۆ ئەوەی ئاگاداری هەموو بابەتەکان بن کە تایبەتە بە شێرپەنجەی مەمەک سپاس بەخوا ئەم وەکو جەنابەت فەرموود ئەم هەڵمەتە خۆی لە ئەمریکاوە دەستی پێکرد ئافرەتێکی گەنج بوو کە ننکی لە دەستە بەهۆی ئەم نەخۆشیەوە لە قۆناغێکی پێشکەوتووە پەیزانی ئیتر لەمەوە بیرۆکەی بۆ هاوکە چی بکەین ئیتر ئەم نەخۆشە زەفەرمان پێ نەبا بە ئێمەی خانمان لەبەرەوە لەگەڵ منەظەماتی دووەلی و هەوڵی هینی زۆرە کە بکرێت بە کە گەیشتین بەم ڕۆژەی کە ئێستا دەستنیشانکردنی پێشوەختێ هەبێت طبعا ساڵ پار عینیشت ئەم سیمینارەمان هەبوو سپاس بەخوا 46 ئافرەتمان پشکنی بەداخەوە چواریان دەستنیشان کران بەو نەخۆشیە کە خۆیان هەستیان بە هیچ نەکرد و هەروە هاتبوون بۆ فەحسێکی ئەتیادی طبعاً تر سپاس بەخواست ئەمانە لە قۆناغێکی زۆر باشان و دەست بەسەر نەخۆشیەکە سەیطەڕیان بەسەرا کردووە طبعاً لەمەوە ئیتر ئەم وشیاریە بڵاوە بێتەوە ساڵ بە ساڵ شان بەشانی هەموو دەوڵەتان ئێمە لامان ئەم وشیاریە بڵاوە بێتەوە لەسەر پرۆتۆکۆلی عالمی ئەڕۆین لەبەرەوە خەڵکەکەی لای ئێمە شکر و شیارە و زۆر بەتەنگی ئەم هەڵمەتانەوەیەت خانمان بێ بەرامبەر پشکنینەکان ئەتوانن ئەنجام بن لێرەوە گەر ئەو پەیامە بگەێنی کە خانمان ئەتوانن چ پشکنینێک زیاتر ئەنجام بن و ئەو هۆکار و گیر و گرفتانشتێک کە ڕۆبەڕووی ئەوە بێتەوە تووشی شێرپەنجەی مەمەک ئێمە توانین بڵین خانمان پۆلینەکەین بۆ دوو بەشێک ئەوانەی کە لە 40 ساڵ کەمترن بەشێکیش ئەوانەی لە 40 ساڵ زیاترن ئەوانەی لە 40 ساڵ زیاترن بێگومان بەبێەوەی هەست بە هیچ بکات ئەبێ ساڵانە جاران 2 ساڵ جارێک بوو لە 45 ساڵیشەوە بوو ئێستا بۆ بە 40 ساڵ لە 40 ساڵیەوە ساڵانە مەمۆگرافی بکەواتە ئەشعەی مەمەک بکە
طبعا ئەشعای مەمک لە قۆناغەکانی زۆر بیدایەتە نەخۆشیەکانمان بۆ دەستنیشانەکە ئەمە یەک دوو ئەو نخانمانەی کە لە 40 ساڵ کەمترن ئەبێ بە سۆنەر یعنی بپشکرێنرن لەبەرەوە بەم دوو جۆرەیە. زۆر باشە. هۆکارەکان چیە کە ڕوبەڕووی ئەم نەخۆشیە بێتەوە و لامان کاتە چارەسەرەکان تا چەندێک گرنگە بە دوواداچوونی زیاتری بۆ بکەین وەکو خانمان؟ هۆکارەکان ڕاستی هەنی هۆکار هەیە ئێمە دەستمان نیەتە دەسەڵاتمان نیەتە مەسەلا هۆکاری تەمەنە هۆکاری بۆ ماوەیە هۆکاریەوەی هەنێک نەخۆش هەنێک ئافرەت لە ژیانیا دووچاری هەنێ نەخۆشی تر بۆ تیشکی وەرگرتووە ئەمە وای لەکە دووچاری شەرپێنجەی مەمک بێتەوە مەسەلا یان نەخۆشی تری هەیە یعنی نەخۆشی پاکەکانی مەمکی هەیە مەسەلا گرێکی پاکی هەیە ئەم ئافرەتەم عرەزە وەک لە ئافرەتێکی تر بۆ زیاتر کە تووشی شەرپەنجەی مەمک بێ و ئەو هۆکارانەی کە مەسەلا خۆمان دەسەڵاتمان هەیەتیایە مەسەلا لایف ستایلە یعنی ژیانێکی سەحی بژین مەسەلا چەوری و شیرینی و ئەوانە کەم کەینەوانێ بیکەین بە کاتی تایبەت لە هەفتەکە بخورێ هەموو کاتێ نەبێ ڕیاضەکردنە کەمکردنەوەی دەرمانی هۆرمۆنیە کە بەکاری هێنن ئافرەتان زۆربەی جار بەبێ ڕاوێژی پزیشکی مایەکی زۆر هۆرمۆنات بەکارهێنرێت کە ئەمە بەڕاستی هۆکاری ترسناکە بۆ توشبوون بەم نەخۆشیە. یەکێکی تریش ئارامکردنەوەی لایەنی دەرونی بێگومان لەم ڕۆژەی ئێستامانە دەرونی لە هەموو شتێک تەئسیری هەیە. زۆر باشە. دەستخۆش دکتۆرەگیان سپاس. سپاس بۆ دکتۆرە نارین نەوزاد کابڕێزیان پزیشکی پسپۆری تیشک و سۆنار سپاس بۆ وتەکانی سیمینارەکە بەردەوامی هەیە و خانمان ئەتوانن بەشدار بن لەم سیمینارە گرنگە جا ئێستا پێمان خۆشە یەکێک لەو خاتوونە بانگشتی لای خۆمانی بکەین چاکبووی نەخۆشی شێرپەنجەی مەمکە پێمان خۆشە خۆی باسی چیرۆکی خۆی بکات. خانم گیان بەخێر هاتی بەخێربەی سلااو بەخێربەی سەرچاو سەرەتا ئەگەر کەمێک بچیتە ئەولاتە دەست خۆش بێت زۆرمان پێ خۆشە کە چاک بوویتەوە لە نەخۆشی شێرپەنجەی پێمان بڵێ ماوەی چنێک بوو ڕوبەڕووی ئەو نەخۆشیە بوویتەوە و چۆن هەوڵەدا چارەسەری دروست بدۆزیتەوە بۆ نەخۆشیە. دەستخۆشی لە ئێوەشەکەم زۆر سپاسی نەخۆشخانی ئەنۆر شێخەکەم بۆ ئەم سیمینارە پاریشکردیان و ئەم ساڵیش بەشدار بنتیایە سوپاسی دکتۆرەکانەکەم من بیدایەت نەمزانی کە شێرپەنجەم هەیە ئازارێکم لێ دروست بوو ئیتر چوم عینیان بۆ کردم زەرعیان بۆ کردم نیاردیانم بۆ سۆنەر و مەمۆگرافی دوای ئەوە دەرکەوت کە من شێرپەنجەم هەیە بیدایەت بەڕاستی بەلامەوە زۆر ناخۆش بوو بە زوانیە ئەبێ ئینسان وەرەی بەرز بێت اینجا نەترسێت خوا نەخۆشی ئەنێری ئیشەڵا شفاشی لەلایە بەس پێشوەختە پشکنین بکەن داواکارم لە خانمان چونکە من خۆم ئیهمال کرد بەڕاستی. باشەماوەی چنێک ئیهمالە کرد و دوایی با بڵێن هاتیت بۆ نەخۆشخانە و ناوی خۆتۆمان؟ من تقریبا ماوەی 6 ساڵ خۆم ئیهمال کرد نەمزانی بەس کیسێکی بچووکم هەبوو دوایی وای لێ هات بوو بەگرێ نەمزانی ئیتر کە زەرعیان بۆ کردم لە بنباڵمەوە هاتبوو بۆ سنگم بەڵێ دوای پشکنینەکە دەرکەوت ئیتر بەڕاستی من سنگم لابرا چکۆلی کردوم بە شێرپەنجە بەڵام شکر بۆ خوا کیمیایەکەیان بۆ کردم تیشکەکەیان بۆ کردم ئێستا زۆر باشم ئەلحەمدولیلا بەس یعنی سەبەبی سەرەکی تۆ بجەنگی لەگەڵ ئەو نەخۆشەیە وەرە و بەرز بێت نەترسیت. سپاس بۆ بەڕێزە بە هیواین هەموو کات لەش ساغ و تەندروست بن توی خانم و هەموو خانمێکی کوردستانیش بە هیواین ئێوەی خانمانیش بتوانن بەشدار بن لە هەڵمەتی هۆشیاری هەم لە سیمینار و چالاکیەکانە بەشدار بن هەم بتوانن پشکنینی پێشوەختەش تایبەت بە شێرپەنجەی مەمک ئەنجام بن. هەموو لایەک ساغ و سەلامەت بن ئەگەڕێنەوە بۆ ستۆدیۆ وەلای هاوکارانە. بەڵێ